بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە پرسی بودجە و هەروەها پەسەندکردنی بودجە و هەوڵەکان لە دژی قوارەی هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر سالار عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی و بەرپرسی مەکتەبی ڕاگەیاندن کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت یەکێک لەو خاڵانەی کە یەکێتی لە نێو پرۆژە یاساکەدا هەوڵی بۆ دەدات مامەڵەی ڕاستەوخۆی بەغدا لەگەڵ پارێزگاکانی هەرێم ئەمە تا چەند زیان بە کیانی قوارەی هەرێمی کوردستان دەگەێنێت؟ بەڵێ دەستپێک زۆر سوپاس. پرسێکی گرینگە و مژارێکی قسە هەڵگرە و خەڵکی کوردستان و تەواوی عێراق زۆر بە پەرۆشەوە بە دوواداچوون بۆ ئەم پەرەسەندن و هەواڵ و ڕووماڵانە دەکەن کە دوجار پەیوەندی بە ژیانی هەموو تاکەکانەوە هەیە. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت پێم وایە یەکێ لە پێناسەکانی قوارەی هەرێمی کوردستان ئەگەر پێناسەیەکی قوڵ بکەین ئەوەیە کە دەبێ لە ناو هەرێمی کوردستانەوە بیر بکەینەوە و قاچەکانمان لە هەرێمی کوردستان بێ و بە ذهنیەتی نیشتیمانی کوردستان بیر بکەینەوە و بەرخورد بکەین و دانوستان بکەین و بچینە نێو ژیانی پەرلەمان، ژیانی تەشریع، ژیانی پێکەوە ژیان لەگەڵ هەموو پێکاتەکانی تر. ئەوانەی کە لەوێ ئەم نەغمە خراپەیان هەیە بەداخەوە کە هەمومانیان دڕدۆنگ و بێزار و تووڕە کردووە، ئەوانن کە ڕاستە لە کوردستانن و ڕاستە ناسنامەی کورد و هەرێمی کوردستان هەڵیان گرتووە، بەڵام بەداخەوە ناتوانن گزارش لە کوردستان و قوارە بکەن، بۆیە گورزێکی گەورە لە هەرێمی کوردستان دەدەن، لە قوارەی هەرێمی کوردستان دەدەن. ئەم بابەتە ئەگەر بە جۆرێکی کە پۆلین بکەین و بە جۆرێکی کە لەسەری قسە بکەین تێدەگەین ئێمە لە دوو تێگەیشتنەوە قسە دەکەین. تێگەیشتنێک کە هەرێمی کوردستان بەهی خۆی ئەزانەیەوە خەباتی کردووە و دەیەوێت بیپارێزێ کە خۆشبەختانە پارتی دیموکراتی کوردستان پێشڕەوی ئەو تێگەیشتنەیە و تێگەیشتنی دووەمیش بریتین لەو خەڵکانەی کە دژی هەرێمی کوردستانن، جا ناویان کورد بێ یا غەیرە کورد، ئەمانە دەچنە نێو ئەم تێگەیشتنە نێگەتیڤە نەرێنیەی کە دەکرێ بڵێن دژی قوارەی هەرێمی کوردستانن. ئەمڕۆ یا سبەی ئەم دوو تێگەیشتنە باشتر خۆی دەنوێنێ، باشتر خۆی نمایش دەکا و نەتیجە خەڵکی کوردستان، ئازادی خوازان، تێکۆشەران، گەنجی وشیار و میدیاکاری بەخەم لەم وڵاتە دەتوانێت پۆلینکاریەک بکە لە بینی تێگەیشتنێکی پۆزتیڤ کە پارتی دیموکراتی کوردستان ڕابەرایەتی دەکات لەگەڵ خەڵکی تری تێکۆشەر و تێگەیشتنی دووەمیش بەداخەوە خەڵکێک سەرۆکاریان لەگەڵ هەیە کە دوێنێش لاپەڕەکانیان قێزەونە و کاری خراپیان کردووە. بۆیە من پێم وایە دەبێ ئاوا گفتوگۆ و گەنگەشەکە بکەین. باشە، ینی ئەگەر جارێکی دیکە بێمەوە سەر ئەم بابەتە، ینی لەنێو قسەکانەدا باسی لەوە کرد کە ئەم هەوڵە کە لەوە دەدرێت کە مامەڵەی ڕاستەوخۆی بەغدا لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان بکرد، ئەمە گورز لە کیانی هەرێمی کوردستاندا یەکێتی بەم هەوڵەی ئایا نیەتی ئەوەیە کە فعلەن گورز لە کیانی هەرێمی کوردستاندا لە کاتێکدا لە ڕابردوودا چەندین قوربانی هەبووە لە پێناو کیانی هەرێمی کوردستان ئەی بۆ وا دەکا؟ یەکێتی بەداخەوە لە نێو پارادۆکسێکی گەورەدا دەژی و ئەم پارادۆکسە هەمیشە لە میدیا قسەیەک دەکا، بەڵام لە فاکتدا لە نێو دانوستانە جددیەکاندا بەتایبەت ئەو کاتانەی کە کامیرا دیار نییە کارێکی تر دەکا کاویژەوەیە و نەشیان شاردۆتەوە بە درێژایی ساڵانی ڕابردوو نەغمەیەک هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی بەرەو بەغدا کە ئێستا ئەم نەغمەیە وادێ زاڵتر و ڕوونتر و زەڵالتر خۆی دەنوێنێ. ئەم نەغمەیە پێمان دەڵێ کە مێژووی تێگەیشتنەکان لە ڕووی سیاسیەوە بەم پۆلینە دەڕوا کە بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوە و بەغدا هەنگاو دەنێ نەک بۆ چارەسەری گرفتەکان بەڵکو بۆ ئەوەی قوارەی هەرێمی کوردستان لاوازکە و بەنیازی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەحرازکە و بەنیازی خۆی پێی وایە لە ڕێی ئەوەوە لە ڕێی ئەم دەغدەغا. بەڵام دکتۆر بۆچی یەکێتی ئەمە بکات لە کاتێکدا یەکێتی حزبێکی کوردیە و مێژوویەکی درێژی هەیە و قوربانی لە پێناو کورداوە، بۆچی ئێستا هەنگاو بەرەو بەغدا ببات؟
تێگەیشتێک لە ناو یەکێتی هەیە پێی وایە کە مرکز دەتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکە. ئەم قسەیە ئەگەر لە ڕووکەشیشدا جۆرێک لە ڕاستی هەبێ بەڵام لە نیازمەندی سیاسیەکەی دژایەتیکردنی حکوومەتی کوردستانە بۆیە حکوومەتی کوردستان بە بەردەوامی لەم ڕستە زبرە یەکێتی تێدەگا کە لە تایتڵدا شتێک دەڵێ بەڵام لە ناواخندا خەریکی وێنانکردنی بابەتێکە کە پێی دەگوترێ کوردستان نیشتیمان حکوومەت و پەرلەمان و هەموو ئەو دەستکەوتانەی کە دوێنێ گەلەکەمان خەباتیان بۆ کردووە و ماندوو بوون و شەهیدیان بۆ داوە. بۆیە ئێستا ئێمە لە بەردەم دوڕیانێکی زۆر گرنگی مێژووی داین. دوڕیانێک ئایا ئێمە لە هەرێمی کوردستانەوە دەمانەوێت بیر بکەینەوە تەعامل و بەرخورد لەگەڵ عێراق بکەین یان لە نێو بەغداوە دەمانەوێت تەعامل لەگەڵ عێراق بکەین. پێم وایە ئەگەر لە نێو هەرێمی کوردستان بیرمان کردەوە و قاچمان لە نێو هەرێمی کوردستان بوو بە پشتبەستن بە خەباتی دوێنەی نەتەوەکەمان و بە خوێنی شەهیدان دەکرێت بەرخورد لەگەڵ عێراق بکەین ڕایەڵەکانی چارەسەر دروست بکەین و بە بەردەوامی لە بەغداش حزورمان هەبێ. بەڵام تێگەیشتنی دووەم کە تێگەیشتە نێگەتیڤەکەیە بریتە لەوەی کە تۆ لە بەغداوە بیر بکەیەوە و لە عێراقەوە بتەوێت بەرخورد لەگەڵ عێراق بکەیت لە نەتیجە سلێمانی عێراق نییە بە قەدەوەی کوردستانی عێراقە کەواتە بەر لەوەی سلێمانی و هەولێر و دۆهۆک شارێک بن عێراقی شارێکی کوردستانین ئەم تێگەیشتنە دەبێت ئاوا پۆلین بکەین. بۆیە پێم وایە بەشێک لە یەکێتیش ناڕازین لەم سیاسەتە یەکێتی یعنی بەشێک لە یەکێتیەکانیش ناڕازین لەم سیاسەتە یەکێتی و بە بەردەوامیش ئێمە لە ناو یەکێتی لە ناو ئەو ناکۆچانەی هەیەە نەغمەی دژیەک دەبینین مانیڤێستی دژیەک دەبینین و لە نەتیجەدا ئێمە 16 ئۆکتۆبەرمان لەبیرە کە کۆمەڵێک بەیاننامە سەرەتا لە یەکێتیەوە دەرچوو گوتی ئەمە خیانەتێکی گەورەیە و هەموو ئەو مانیڤێست و بەیاننامانەی لەسەر 16 ئۆکتۆبەر هەن زۆربەی هەرە زۆریان هی یەکێتی نیشتیمانی کوردستانن و ئینجا ئەمە شۆڕکەوە بۆ هەموو بوارەکانی دیکە هەتا بۆ ململانەی نێوخۆیان هەتا بۆ قسەکردن لە چارەسەری نێوخۆیان تەماشا دەکەین یەکێتی بیرکردنەوەکانی جیاوازە بەڵام بەداخەوە ئێستا لەو چرکە ساتێکە قسە دەکەین زۆربەی بیرکردنەوەکانی یەکێتی کاوانی بڕیاریان بەدەستە بەرەو عێراق دەڕۆن بەڵام بەڕستەی چەواشەکارانەی کوردستانیانە. ئێمە لە پارتی دموکراتی کوردستان پێمان وایە کە دەبێ کوردستانیانە بیرکەینەوە ڕستەکانمان کوردستانیانە بێ و لە بەغداش کوردستانیانە بە ئاخفین و کوردستانیانەش بەرخورد بکەین و کوردستانیانەش بەرهەمەکانمان بدورینەوە. ئەم تێگەیشتنە پێویستی بە دانیشتێکی ڕاشکاو هەیە لەگەڵ یەکێتی بەڵام بەداخەوە وەزی ناوخۆ یەکێتی لەبار نییە بەوەی بتوانین ئەم دانیشتن و گفتوگۆیە بکەین. زۆر باشە دێمە سەر بە شێوەیەکی گشتی ببوورە دێمە بە شێوەیەکی گشتی دێمە سەر باسی بودجا ئەمە ئێستا هەوڵەکان خەریکن بودجا تێدەپەڕێندرێت گەر بێت و بودجا تێپەڕێندرا ئەو کاتە کاریگەریەکانی بەسەر هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی چۆن دەبێت؟ ئەگەر بەم نەغمە خراپەی کە لە بەشێکی زۆری شیعەکان هەیە و بەم نەغمە شۆڤینیەی کە لە بەشێکی ئەحزابی عێراقی هەیە و بەم نەغمە عێراقیەی کە لە بەشی زۆری یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بودجە تێپەڕێندرێ پێم وایە هەرێمی کوردستان زیان دەکا بێتوە بودجەوا تێدەپەڕێندرێت یاخود تێگەیشتێکی باش لە نێوان هەرێم و بەغدا دەبێت. بەڵێ جا من ویستمەوە بڵێم کە ئەگەر وا تێپەڕی زۆر خراپە بەڵام من گەشتبینم بەوەی حکمەتی هەرێمی کوردستان دانایی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان پەرۆشی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەرۆشی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و لە سەروی هەموو شیانەوە خەمخۆری قوڵی نەتەوەییانە و نیشتیمانیانەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بە هاوکاری لەگەڵ تێکۆشەرانی هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بەسەر ئەم گرفتەش زاڵ دەبین و دەتوانین ئەم تونێڵە تاریکەش تێپەڕێن. بڵێ دکتۆر سالار عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی و بەرپرسی مەکتەبی ڕاگەن زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ مان بووی ماندوومان کردیت.